من پەروین محێدین بەڕێوەبەری باخچەی ساوانی ئەستێرە. سەرەتای دەستپێکردنی ژیانم بێگومان لە باخچەوە نەبووە. من لە 95 بۆ 96 تەخەڕوجم کردووە، پاشان تا ساڵی 98 دانەمەزرام. لە ساڵی 98 دا بۆ یەکەم جار پەروەردەکەم گۆڕی چوومە سەر وەزارەتی تەندروستی لە خانەی نەوجەوانانی کوڕان دامەزرام کە وەکو مامۆستایە لەوێ دانیشتم لە خانەی مامۆستایان. هەج مناڵە لەوانەیە یەک تێنەگەشا بە حکمەوەی اختصاصم ئینگلیزی بوو. ئەگەر لە مەکتەب لەوانەکە تێنەگەشتنیان شتێکیان لا نامە وایە پرسیاریان لە منە کرد و منیش بۆم ڕوو نەکردنەوە. بۆ ماوەی ساڵێک لەیە مامەوە بە حکمەوەی کە مامۆستا زۆر پێویست بوو لە دەرەوەی شار، ئەوانەی کە تازە تەعین ببوون و تازە چوبوونە خانەکەەوە گوێزرانەوە. من بەر یەکێ لە قوتابخانەکانی سێ سایق کەوتم کە ناوی قوتابخانەی ڕێبین بوو. بۆ ماوەی 2 ساڵ لەیە مامەوە. بێگومان کە هاتمە باخچەی ئەستێرە مەجموعەیە مامۆستای زۆر کەم بوو. من ئەتوانم بڵێم بەخۆمەوە 4 مامۆستامی لەگەڵ بەڕێوەبەرەکەیە، لەگەڵ 3 فەرمانبەرمان هەبوو. بەڕاستی زۆر قورس بوو لێرە، چونکە مناڵمان زۆر بوو، مامۆستامان نەبوو، هیچ کەسێکیش نهاتە باخچەوە ئاماژەم پێەیە. بۆ ماوەیەکی زۆر لێ مامەوە تاکو ئەو ساڵە تەواو بوو بە تەنسیب و ساڵی دوایی تریش هەر بە تەنسیب مامەوە. کاتێک ویستم ئەبێ هەموو ساڵێت تەنسیب تازە کرێت پشتو هەمان قوتابخانەی خۆت و پاشان بگەڕێیتەوە. ساڵانە ئەچوم بۆ قوتابخانەکەی خۆم و باشەرەمە کرد و پاشان بە تەنسیب ئەهاتمەوە باخچەی ئەستێرە هەتا ساڵی 2001 لێ مامە و دووبارە چوومەوە سەی سایق. لەوێش وتیان ئەو کاتە لەبەرەوەی مامۆستا نەهاتە باخچەکان، هەج مامۆستایەک بەهاتە باخچەکە وعدیان پێەیە ئەگەر بەڵێن نامە پڕکاتەوە بۆ ماوەی 5 ساڵ لە باخچە بمێنێتەوە، ئەوە بە دڵنیاییەوە نەقلی ئەەکەینەوە بۆ ناو شار. منیش بە خۆشحاڵیەوە زۆر بەوە مرتاح بووم و بەڵێن نامەکەم خێرا پڕ کردەوە و ئیمزام کردو کە بۆ ماوەی 5 ساڵ بە هیچ شێوەیە داوای نەقڵ نەکەم لە باخچە بمێنمەوە. ئەو کاتە بە نەقڵ هێنانمە باخچەی ئەستێرە و بە تەواوەتی تەثبیت بووم لێ بووم بە یەکێ لە میلاکی باخچەی ئەستێرە. بۆ ماوەی 2 ساڵێک لێ بووم و بوومە بە معاونی باخچەکە بە حکمی ئەزمونم پیا کرد و وردە خۆشبەختانە لێرەوە سواسی داداوەکەم بەڕێوەبەرە کۆنەکەمان دەستخۆشی لێ یەکەم و بە حکمی ئەوەی ئەو هاوکارم بوو توانیم تا ڕادێ یاری لە دەرێکی سەرکەوتوم لێ دەرچێ. خۆشبەختانە داداهۆ زەواجی کرد لە ساڵی 2007 چوو بۆ دووهۆک لەبەر ئەوەی کە ماڵی چوە دووەک و لێنەما بەڕای وەکو وەرگرتن وەکو با بڵێن ڕەزامەندی کارمەند و مامۆستایانی باخچەکە ستافمان زۆری کردبوو، وردە لە زیادبوو نابوو، هەموو ڕەزامەند بوون بۆی کە من ببمە بەڕێوەبەری باخچەکەیان. لەو کاتەوە تا ئێستا بەڕێوەبەری باخچەکەم و زۆر مرتاحم لێرا و بەڕاستی دنیای مناڵ دنیایەکی زۆر جیاوازە، عالمێکی زۆر جیایە، لەگەڵ قوتابخانەکانە زۆر جیاوازیان هەیە. ئێرە لە بیدایەتەوە تەمەن مناڵانی 4 ساڵ و 5 ساڵ لە خۆیەگرێ، وەکو هەمومان ئەزانین مناڵانی 4 ساڵ و 5 ساڵ بناغەن ئەساسی فێربوون و پەروەردەکردنن. بێگومان ئینسان کە ئەساسەکەی جوان بوو ئەو کاتە مناڵێکی کەسێکی سەرکەوتوی لێ دەچێت، کەسێکی نمونەی لێ دەچێت. هەمومان دەست لە ناو دەست بە جوودێکی زۆرەوە هەوڵێن من جوانترین پەروەردە و باشترین فێربوون بۆ مناڵەکانی باخچەی ئەستێرە دابینکەین و بە هاوکاری هەموو لایەک خۆشبەختانە تا ڕادەیە سەرکەوتوو بووین لەم ئەم باخچەیە نەبوو. بێگومان لە 2012 ئەم باخچەیەمان دروست کرد، پێشتر لە باخچەیەکی پچکۆلەیە بووین. لە یەکی دەی 2012 هاتینە ئەم بینایەوە. بێگومان بیناکە هیچی تیان نەبوو، بێبێ ئەساس بوو. وەکو پێم وتن بیناکەی ئەولامان زۆر پچکۆلە بوو. ئەو ئەساسەی کە لەوێ هەمان بووە توانم بڵێم 2 ژووری پڕ ناکردەوە و هەمووشی کۆم بوو لە 99 هەبوو تا 2012. یعنی کاتێکی زۆرە مناڵیش زۆر بەکاری هێنا بوو، کەڵکی ئەوەی نەبوو، یعنی هەر داینێ لە ژوورەکانە ئەساسێکی زۆر کەممانە بوو. ئەمە گرت پێ بدێ ئەم باخچە گەورەی بینایەکی سێنوهەمی پڕکەیتەوە لە ئەساس چەنەها ئەتوانم بڵێم ئەستەم هاتوۆتە بەردەمم تا بتوانم ئەساسێکی زۆر دابین کەم بوو. ئەمە طبعاً یاسایەکماندانا بۆ خاتی ئەوەی کە ئێمە بتوانین بە هەج وەسیلەیە بێ ئەم شتانە بخینە باخچەکەمانەوە. دارم ئاوڕێ بێنەوە لە باخچە حکومەکان کە مناڵانی فەقیر و هەژار لە خۆگرێ، ئەو مناڵانە ئەگرێتە خۆیان کە باوکو دایکیان کەم دەرامەتن توانێت ئەوان نییە بیان خەنە شوێنە ئەهلیەکان. ئەو کەسانە هەمیشە بەختەوەر بن و ئیشەڵا
کیسەکانیان پڕ بێ لە پارە تا بتوانن چەند باخچەیەکی کە دروستکەن لە شارەکەمانە ئێستا وەکو ئاگدار بن ئەزمەی باخچەیە لە شارەکە بە حقت قوتابخانە عادەتی زۆرە ژمارەیان زۆرە بەس باخچەکان زۆر کە من زۆرینەی مناڵ مەحرومن لە باخچەکان چون بۆ باخچە و کە ئەتوان بڵم بناغی ئەساسی مناڵە ژیانی ئەساس پڕ لە خەندە و خۆشیەکە مناڵ پەروەرداکە بە جەسەدی و بە عەقڵی و بە فکری و بە هەموو شتەکانەوە لەبەرەوە داواکارم لە ڕێی بەرنامەکەی بەڕێستانەوە ئەو کەسانە بداچونکەن بۆ کارەکانیان هەم وەزارەتی پەروەردە هەم ئەو کەسانەی کە ئەتوانن هاوکاری پەروەردە بکەن کە زیاتر بینا دروست بکرێ بۆ باخچەکان هەتا مناڵان زیاتر سوودمەند بن لە باخچەکاندا. چیتتانەوێت؟ بێگومان هەموو کەسێ ڕۆڵی تایبەتی خۆی بەخۆی هەیە بە تایبەتی ژنان ڕۆڵێکی تایبەتیان هەیە لە پەروەردەیە ئەتوانم بڵم پەروەردە تایبەتە بە ئافرەتان ئەوەنەی ئافرەتان سەرکەوتون لە ڕۆڵی پەروەردەیە باوەڕ ناکەم لەگەڵ ڕێزمان بۆ پیاوان ئەوەنە سەرکەوتوو بن هەموو کەسێکیش هەموو کەسێک لە هەر بوارێکی ژیانیا بێ بێگومان ئەبێ خۆی وجدانی مرتاحکە لەو بوارەیە نەک من ئێستا بەڕێوەبەرێکم لێرە لەبەر خاتی پەروەردە لەبەر خاتی ئیشراف ئیش بکەم هەموو کەسێ هیوادارم چ ئافرەتان بن یا پیاوان بن لە هەج بوارێکە ئیژەکەن لە بەڕێوەبردنا بێ لە پەروەردەکردنا بێ لە دایرەیەکا بێ لە هەر شوێنێکا بە وجدانی خۆیان ئیش بکەن وەکو ئەزین لە سوورەتێکە هەیە الله معکم ئەینەما کونت هەمومان یەکێک هەیە کە مراقەبەمانەکە کە لە تربیە و لە وەزیر و لە حکوومەت و لە ئیشراف لە هەموو کەسێ مهمترە هیوادارم بە وجدانەوە کارەکانمان ئەنجام بدەین تا بتوانین کەسانێکی پەروەردەیی دروست بکەین بۆ خۆمان و بنەتەوەکەمان.